ڕۆژتاندەر وردەکاری نوێ لەبارەی لێکۆڵینەوەی بەغدا لە لیستی موچەخۆرانی هەرێمە ئاشکرا دەکات. ئایا تاکەی لیژنەکانی وردبینیکردن لە کارەکانیان بەردەوام دەبن؟ حکوومەتی عێراق لە ڕێگەی دیوانی چاودێری دارایی عێراقەوە لێکۆڵینەوەی وردی لە لیستی موچەی فەرمانبەرانی هەرێم دەست پێ کردووە. وردبینیکردنەکە بە شێوەیەکی زۆر سربەڕێوە دەچێت. سەرڕای ئەوەش حکوومەتی عێراق بۆ ئەو چەند مانگە ڕەزامەندی داوە موچەی فەرمانبەرانی سەربازی و مەدەنی بنێرێت، بەڵام ئەمە مانای قبوڵکردنی لیستەکانیان نییە، بەڵکو دیوانی چاودێری دارایی عێراق بە وردی لێکۆڵینەوە لەو لیستانە دەکات. لا نوێترین بەرەو پێشچوونیشدا وەزارەتی دارایی عێراق بەهۆی دووبارەبوونەوەی ناوی پۆلیسی کارەبا لە لیستی موچەی وەزارەتی کارەبا و لیستی وەزارەتی ناوخۆ بەغدا موچەی سەرجەم فەرمانبەرانی وەزارەتی کارەبای ڕاگرتبوو. ئەمڕۆژ وەزیری کارەبا دانی بەو زانیاریانە ناوڕاگەیان کە هۆکارەکەی ئەوەیە کەوا ئەو کەسانەی ناویان لەناو وەزارەتی کارەبادا هەبووە لەناو وەزارەتی ناوخۆشناوەکانیان دووبارە بۆتەوە، بۆیە موچەکانیان ڕاگیرا بوو. ئەو وردەکاریە واشکراکردنی ناویان لە دوو شوێندەری دەخات. کارەکانی لیژنەی چاودێری دارایی عێراق زۆر بە وردی بەڕێوە دەچێت. هاوکات بەهۆی دامەزراندنی 5 فەرمانبەری نوێ لە نێو پەرلەمانی کوردستان، وەزارەتی دارایی عێراق موچەی کارمەندانی پەرلەمانی کوردستانی خەرج نەکردووە و دوێنێش لیژنەی دیوانی چاودێری دارایی عێراق سەردانی پەرلەمانی کوردستانی کردووە بۆ لێکۆڵینەوە لە دۆسیەی دامەزراندنی ئەو 5 فەرمانبەرە. ئەوانە هەموو ئاماژەی ڕوونن بۆ ئەوەی کەوا بەغدا باوەڕی بەو لیستانە نییە، بۆیە بە شێوەیەکی ورد لێکۆڵینەوەیان لەسەر دەکات و دوای پەسەندکردنی ئەو لیستانەش حکوومەتی عێراق لەسەر ئەو ناوانەی موچەخۆری ڕاستەقینەن ڕێکارەکانی پرۆسەی تەوتین لە ڕێی وەزارەتی دارایی عێراق ئەنجام دەدات. ئەمەش گەندەڵی زۆر بەهۆی بڕیارەکەی دادگای فیدراڵی لە لیستی موچەی هەرێم کۆتایی پێدەهێنرێت.